پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وەسەلام فەرمووی زۆر سەڵەواتم لەسەر لێ بدەن فإن صلاتكم معروضة علي زۆر سەڵاوات بدەن چونکە سەڵەواتی ئێوەم پێ دەگات. ئێستا لێرە نیشانەی پرسیارێک دروست دەبێت لای سەحابە. قالوا يا رسول الله كيف تعرض صلاتنا عليك وقد أرمت؟ أي پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وەسەلام چۆن سەڵەواتدانی ئێمەت پێ دەگا لە کاتێک تۆ نەماویت، تۆ یعنی بوویتە خاک و خۆڵ، زەوی ناوگۆڕ تۆی خواردووە نەماویت. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وەسەلام فەرمووی إن الله حرم على الأرض أن تأكل أجساد الأنبياء. خوای گەورە حرامی کردووە لەسەر زەوی لاشەی کێ بخوا، لاشەی کێ دابڕزێنێ، لاشەی پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام. کەواتە پێغەمبەران لە ناو گۆڕەکانیشیاندا هەر وەکو خۆیان دەمێنن و ژیانی ناوگۆڕیش ژیانێکی سەربەخۆ و تایبەتە و هەر کەسێک سەلام کا لە پێغەمبەر عەلەیهی سڵاو وەسەلام سەڵەواتی لێدا ئەو مەلایکەتەکان پێی دەگەێنن. لە حەدیثێکتردا دەفەرمێن إن لله ملائكة سياحين يبلغون عن أمة السلام. واتا خوای پەروەردگار کۆمەڵێک فریشتەی زۆری داناوە گەڕۆکن سەیاحن بە هەموو شوێنێکدا دەگەڕێن. يبلغون عن أمة السلام لە ئومەتەکەمەوە سەلامی ئەوانم پێ دەگەێنن، پێم دەڵێن فڵان سەلامی لێ کردووی، فڵان سەڵەواتی لەسەر لێداوی. ئەم حەدیثە بەڵگەیە لەسەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وەسەلام خۆی گوێی لێ نییە. کێ پێی دەگەێنێ؟ مەلایکەتەکان پێی دەگەێنن. کەواتە هەر کەسێک اعتقادی وابێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وەسەلام دوای مردن دەبیستێت، ئەمە بەڕاستی جەهالەتە، نەفامیە. یا لێرەوە تۆ هانا بۆ پێغەمبەر بەرە عەلەیهی سڵاو وەسەلام ئاگای لە تۆیە و هانای تۆ دەبیستێت و بە فریاتەوە دێ، ئەمە دوورە لە ئیسلام براکانم. ئینسان دەبێ هانا بۆ خوا بەرێت. ئەوەی ئێمە کە بە پێغەمبەر دەگات عەلەیهی سڵاو وەسەلام سەڵەواتەکەمانە سەلامەکەمانە ئەویش لە ڕێگای چێوە؟ لە ڕێگای مەلایکەتەوە. بۆیە ئەو کەسێک کە لێرە سەلام لە پێغەمبەر بکە، ئێستامە لە تەحیاتدا تحیات لله تا دەگەین چی؟ السلام على النبي ورحمة الله وبركاته، ياخذ السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته، هردووشی درستە إن شاء الله. کە سەلام لە پێغەمبەر دەکەین عەلەیهی سڵاو وەسەلام، ئەو سەلامەی ئێمە کە لێرە لە شاری سلێمانی بین سەلام لە پێغەمبەر کەین عەلەیهی سڵاو وەسەلام لەگەڵ ئەو کەسێک کە لە تەنیش قەبرەکەیەتی وەکو یەک، هیچ فەرقی نییە. چونکە لە تەنیش قەبرەکەی بخۆ پێغەمبەر سڵاو وەسەلام بۆ خۆی نایبیستێ، هەرچێ پێی دەگەێنێ، هەر مەلایکەت پێی دەگەێنێ. بۆیە هەندێک مسلمانی بەڕێز کە لە قەزیەکە حاڵی نییە، ئەوانەی کە دەچن بۆ حەج پێیان دەڵێن تخوا سەلاممان بگەێنە بە پێغەمبەر سڵاو وەسەلام، بەخوا برا بەم ناگات سەلامی تۆ. 70000 کەس بڕوا بۆ حەج، بە 70000 کەس بڵێ هیچیان ناتوان سەلامی تۆی پێ بگەێنن. ئەوەی پێی دەگەێنێ مەلایکەتە، ئەویش بە ئیزنی خۆ بە قودرەتی خوا. ئەمە من و تۆی مرۆڤ ناتوانین سەلام بگەێنین. ئێمە ناگەین بە پێغەمبەر عەلەیهی سڵاو وەسەلام دەچین قەبرێکە و تاوە خۆشمان سەلامی لێ دەکەین. سەلامەکەی ئێمەش کە لەسەر قەبرەکە وەستا بین لەگەڵ ئەو کەسێک کە لە خوراسان و نازانم هیندوستان بێ، هەر وەکو یەکە مەلایکەت پێی